خۆشەویستان لەگەڵتان بەردەوامم تەوریەکەمی پرۆگرامی بەندبەر کوردستان ئێمە ئەمڕۆ تایبەتمان کردو بە شێرپەنجەی پرۆستات هۆکارەکانی توشبوون بەم نەخۆشیە فاکتەرەکان کە ئەگەری زیاتر توشبوونت بەم نەخۆشیە زیاد دەکات هەروەها نیشانەکان خۆی لە چیدا دەبینێتەوە تەمەەن هەروەها چارەسەرەکان چین کە بۆ ئەم گرفتانە ئەنجام دەدرێت ئەگەری توشبوونت لە دوای چارەسەر وەرگرتن بۆ ئەم حاڵەتە تا چنێکە گفتوگوێم بابەتە لەگەڵ دکتۆر سەرکەوت مەجید خۆشناو کە ڕاوێژکاری کە پزیشکی ڕاوێژکارە بۆ چارەسەری گرێ و نەخۆشیە شێرپەنجەکان ڕاستەخۆ لە هەولێرەوە لەگەڵ ئێمەدا دەبێت دکتۆر سپاس بۆی لەگەڵ ئێمەدا ئامادەی ڕاستەوخۆ با سەرەتا بزانین هۆکارەکانی توشبوون بە شێرپەنجە چییە؟ زۆر سپاس ئاوێستاخان بۆ میوانداریتان و سڵاو لە بینەران. ئەگەر بێمان بڵێ هۆکار چییە کە تاکێک تووشی شێرپەنجە ببێت واتە هۆکاری ئەم نەخۆشیە چییە؟ بەبوورەجێت لێمە؟ بەڵێ ئێمە گوێبیستی تۆین دکتۆر ئەگەر تۆ سپاس دەکەین بێگومان بۆی لەگەڵ ئێمەدا ئامادەی پێمان بڵێ هۆکاری توشبوون بە نەخۆشی شێرپەنجە خۆی لە چیدا دەبینێتەوە دکتۆر سەرکەوت؟ بەێ کە باسی هۆکارەکانی توشبوون بە شێرپەنجە ئەکرێ بەڕاستی دەبی لەو ڕوانگەیەوە تەماشە بکرێ کە کوو بتوانین ڕێژەی مردن بە شێرپەنجە کەم بکەینەوە. ئەوەش بە دوو طریقە ئەکرێ یەکەم کە بتوانین کوو خەرک توش نەبی دووەم ئەوانەی کە توشبووینە کوو لە مەرحەلەی زۆر بیدایی تەشخیصی بکەین لەوەی بتوانین هەم ئاسان چارەسەری بکەین هەم چانسی گەڕانەوەی نەخۆشیەکە زۆر کەمبی. کاو خۆی دۆم پێگوترێ سکرینینگ یان پشکنینی پێشوەختە بەرامبەر نسبەت ئەوەی کە کوم حاورە بکەین خەرک توش نەبی پێویستە هۆکارەکانی توشبوون یەکەم زار تەحدید بکرێ کە لە هەمویان گرنگتر جگەرە کێشانە لەبەر ئەوە پێویستە هاوڵاتیان لەوە ئاگادار بکرێنەوە هۆشیاریان بدرێتێ کە پێویستە لە جگەرە کێشان دوور بن بە هەموو شێوەیەک بە هەموو ناوەکانیەوە چونکە لۆ نمونە کێشانی نێرگەلە یەک ساعت بیکێشی وەکو ئەوێ 5 پاکە جگەرە کێشابی. هۆکارەی دی بە شێوەی گشتی بە توشبوون شێرپەنجە کحولە کە توێژینەوەکان پێشان دەن باشترین طریقە ئەوەیە کە هیچ نەخورێتەوە زیرۆ is the best ئەوە ئێستا استراتیژی نوێ و هۆکارەی دی خواردن ملاحەزە کرای ئەو خواردانەی کە دەورەمەندن بە چەوری و گۆشتی سوور و ئەوانە چانسی توشبوون بە شێرپەنجە بە شێوەیەکی گشتی زیادەکەن لەبەرەوە ئەو خواردانە کەمتر بخورێ باشە و ئەو خواردانەی کە دەورەمەندن بە سەوزە و میوە و ڕۆنی ماسی و زەیت زەیتون و ئەوانە چانسی توشبوون بە شێرپەنجە کەمەکەنەوە. هۆکارێکی دی بەعام لە بۆ توشبوون بە شێرپەنجە حەڕەکەی جسم ینی بەبێ لە بەرچاوگرتنی وەزن چێش ئەوانەی کە کەم حەڕەکەیەکەن زیاتر معڕەزن توی شێرپەنجە من لەبەرەوە هەموو کەس حاولە بکە تۆزێک حەڕەکەی هەبی و ڕاضی بکە زۆر باشە و وەزنیش چێش ئەویش هۆکارێکی مستەقل لە بۆ توشبوون بە شێرپەنجە ئەوانەی کە وەزنیان زۆرە ملاحەزە کرایە زیاتر معڕەزن تووشی 13ەوە لە شێرپەنجە ببن. هۆکارێکی دی کە هۆکارێکی ژینگەیە خەرک هەوڵ بدە کەمتر لە بەرخۆر ڕابوەستی کەمتر خۆی بداتە بەرخۆر چونکە تیشی خۆر زیاتر خەرک معڕەزەکە تووشی شێرپەنجەی پێست ببی و هۆکارێکی هەڵسوکەوتی ئەوەیە کە توشبوون بە هەندێک ڤایرۆس چانسی توشبوون بە شێرپەنجە زیادەکەن و ئەو ڤایرۆسانش زیاتر بە ممارەسەی سێکس تووشی ئینسانە بن لەبەرەوە باشترین استراتیژی ئەوەیە کە نەفەر خۆی بپارێزی لە ممارەسەی سێکس لە دەرەوەی عائیلە. ئەوانە بەگشتی هۆکارەکانی شێرپەنجە بوون و چۆنیەتی خۆپاراستن چی سەبارەت بە تەمەن هەروەها ڕەگەز کاتێک ڕەگەزەکان جیا دەکەینەوە دەتوانین بڵین ڕەگەزێک لە ڕەگەزێکی تر ئەگەری توشبوونی بە جۆرە جیاوازەکانی شێرپەنجە زیاترە یاخود تەمەن چۆن ڕۆڵ دەبینێت؟
بەێ ئەو هۆکارانەی باسم کردن ئەو هۆکارانە بوون کە ئەکرێ ئینسان خۆی لێ پارێزی بەس بێگومان هەندێک هۆکار هەیە لە بۆ شێرپەنجە کە ئینسان ناکرێ خۆی لێ پارێزی لۆ نمونە وەکو باست کرد تەمەن و ڕەگەز ئینسان هەتا تەمەنی زیاتر بی زیاتر معڕەزە تووشی شێرپەنجە بی کە شتەکە ناتوانێت خۆی لێ پارێزی وەڕەگەزیش مەسەلەن توشبوون بە نەخۆش شێرپەنجەی مەمک لە ئافرەتان یەکجار زیاترە و پرۆستاتیش ئۆرگانەکە کە لە ژنان وجودین یایدی هەر پیا و تووشە بن کەواتە ڕەگەزی شتێک نییە ئینسان بتوانانی خۆی لێ پارێزی وەشتەشی دیش کە ناکرێ ئینسان خۆی لێ پارێزی هۆکارە بۆ ماوەی یەکانە لۆنمونە هەندێک جین هەنە ئینسانی معڕەسترەکەن تووشی شێرپەنجەی ببی ئەگەر یەکێک لەو جینانت لە داکوبا بۆ لۆ بمینێتەوە ئەوە شتێک نیە بتوانانی خۆی لێ پارێزی زۆر باشە دکتۆر تۆ باسی هۆکارەکان هەروەها لەگەڵیدا باسی شێوازی خۆپارێزەکانی شەهر لەگەڵ هۆکارەکاندا هین کردوانێ تێکەڵ کردەوە با من بزانم کە نیشانە گشتگیرەکانی شێرپەنجە جۆرە جیاوازەکانی شێرپەنجە ئەگەر کۆنیشانەیەکیان هەبێ خۆی لە چیا بینێتەوە بمنا هەر جۆرە شێرپەنجە هەبێ ئەم نیشانانە تێدا دەربکەوێت ئەوان شێرپەنجە کو ناوەندرێ بەپێی ئەو خانەیە کە تێیدا سەرچاوی گرتیە لۆ نمونە ئەگەر شێرپەنجە لە خانەکانی مەمەک ڕوو دە پێگوترێ شێرپەنجەی مەمەکەگەر لە خانەکانی پرۆستات ڕوو دە پێگوترێ شێرپەنجەی پرۆستات و هەروەها زۆربەی جار ئەو نیشانانە کە شێرپەنجە دروستێکە خاصە بەو جێی کە تێیدا دروست بووە لۆ نمونە لە مەمەک هەست بە گرێکەکرێ نیشانەکانی پرۆستات زۆر جار لە بیدایەتەوە نیشانەی پەیاناکە وەگەر درستیش بکە نیشانەکانی وەکو ئەستوربوونی پرۆستاتە کە بریتێ لە زوو میزکردن کە زیاتر لە حالەتی عادی ئەو شخصەبی و هەندێک زار لاوازی دەرچوونی میز لە لاشە دیارە دکتۆر ئەوەی من دەمەوێت بزانم گۆڕانکاریانە چێکە بەسەر جەستی کەسەکەیە زۆر ئەوەمان بیستووە کە قەڵەوبوونی لە ناکاو یاخود لاوازبوونی لە ناکۆ ئەمانە ئەشی هۆکارێک بن یاخود هۆکارێک بن بۆ جەرخستنی ئەم نەخۆشیە نیشانەیەک بن بۆ نەخۆشەکە ئەو گۆڕانکارانی کە بەسەر جەستی تاکێکدایە هەر جۆرە شێرپەنجەیەکی شێبێ جیاوازی نەبێ ئەم نیشانانەی هەر تێدا دەرەکەی و خۆ لە چیا بینێتەوە بەێ پرسیارەکە تێگەیشتم بەس حقیقەتەن هیچ نیشانەی معەن نییە کە لە هەموو شێرپەنجەکان وجودی هەبی وەکو گوتم زۆر زار لە بیدایەت کە ئینسان توش شێرپەنجە ئەبی نیشانەی نییە دوای بەرەبەرە بەپێی ئەو ئۆرگانێکە شێرپەنجەکەی تێدا دروست بۆ نیشانە دروستەبی بەس ئەو پرسیارێت و لەوەی خۆی بینتۆ کە ئەگەر بێت و شێرپەنجەکە تەشەنە بکە هەندێک زار نیشانەی عام دروستەبی لۆ نمونە نان پێ نەخوران چێژ دابەزین ئەو دوو نیشانانە زۆر ئەساسینە چێژ دابەزین خاستن لۆ نمونە زیاتر لە 10% کێشت لە خلالی 6 مانجی زۆر باشە کەواتە با بینە سەر شێرپەنجەی پرۆستات شێرپەنجەی پرۆستات چییە دکتۆر ئەمێ بە وردی باسی ئەم جۆرە شێرپەنجە بکەین لە تەوەری ئەمڕۆماندا بەێ خۆی پرۆستات ئۆرگانەکە لە خوارەوەی میزڵدان و لە پێشەوەی ڕاستە و دەورەی ئەو بۆڕیە ئەدات کە میز ئەگواستەوە لە میزڵدان لۆ دەرەوەی لەش شێرپەنجەی پرۆستات بریتە لە گۆڕانی خانەکانی پرۆستات لە خانەی طبیعی لە بۆ خانەی شێرپەنجەی کاوەش نەتیزەی گۆڕانی جینی دروستەبی ئەوێ شێرپەنجەی پرۆستات وەکو باسشم کرد نیشانەکانی لە بیدایەتەوە زۆر جار هیچ نیشانەی نییە بەسەگە درستیش بکە زیاتر میزکردن و لاوازی دەرچوونی هێزی دەرچوونی میز لە لاشە باشە لەگەڵ ئەو دوو نیشانەی تۆ باسێ کرد لەبەرەوەی زۆر باس لە نەئاسودەیی دەکرێت لە مەنتیقی حەوز هەروەها ئەڵسانی پێیەکان ئەمە چۆنە دکتۆر بەێ طبعاً ئەو دوو نیشانەی کە باسم کرد لە بیدایەتی شێرپەنجەی پرۆستات لەوانەیە دروست بن بەس ئەگەر شێرپەنجەکە عیلاج نەکرێ و تەشخیص نەکرێ و دوایی عیلاج نەکرێ پاش تەشخیص ئیدی تەتەوڕەکە لە پرۆستات ئەچتە دەرێ ئێستا عقدە لیمفاویەکانی دەور و پشتی خۆی و پاشیش لەوانەیە ئینتیشارکە لۆ زەیدی لۆ هێسک مەسەلەن زۆر جارە چتە هێزکەکان ئەوەی کات و باسیەکەی نامرتاحی لە حەوز بەرێ لەوانەیە چکەگەر بستە ناو عقدە لیمفاویەکان و بستەنا ئەو ئۆرگانانەی کە نێزیکن لە پرۆستات بێگومان ژان دروستەبی لەو مانتیقەیە بەس ئەگەر نەچوبی ئەو نامرتاحی دروست نابی لە حەوز بەڕاستی و پێ ئەستوربوونیش زۆر جار شتێک نییە مرتبط بی بەو نەخۆشەی بەس ئەگەر بێت و عقدە لیمفاویەکانی
دەوروبەری پرۆستات ئەوانە زۆر ئەستور بن لەوانەیە وا بکەن خین و لیمف و ئەوانە بە جوانی نەگەڕێنەوە سەرێ وا بکەن ئەستور بیلاق یان سەبەبەشی دیکە لەبەرچی هەندێک جار ئەوانەی شێرپەنجیان هەیە لاقیان ئەستورەبی مەینی خوێن ئەوانەی کە توش شێرپەنجە ئەبن بە شێوەی گشتی لەوانەیە حەڕەکەیان کەمتر بی لە خەرچیدی یان لەوانەیە قەرەو بن وزودی شێرپەنجەکە بەخۆی یان هەندێک جار چارەسەری کیمیاویش ئەوانە هەمویان هۆکارن کەوا بکەن ئینسان خینی بمەیی وەگەر خین بمەیی زۆر جار لە لاق خینەکە ئەمەی و ئەستورەبی ئەو ئەستورە زۆر جار یەک لایەنەک هەردوو لا پێکەوە باشە بە گومانە گەڕێمەوە و نیشانەکانی دیش بابرین ئەگەر جێ دوورەکان وەکو باسم کرد زۆر جار نەخۆش دێ بەرێ فەرمۆ باسی وەمە کرد کە ئەگەر زۆر جار نەخۆش دێ ئەرێ پشتم دێشی لە بۆ پشتێشان دێ کە فەحسەکرێ ئەبینن گرێ هەیە لە ناو هێزکەکانی و دوای کە فەحسەکرێ بینن ئەو گرانە سەرچاوی گرتێ لە پرۆستات یعنی زاریوا هەیە نیشانەکان متعلقن بۆی کە چوویتە چێندەر لەو ژان لە هێزک زۆر باشە دکتۆر نامەوێت زیاتر ئەم پرسیارم بەسەردا تێپەڕێ بێگومانیەمەوە سەر نیشانەکانی من ئەمەوێ بزانم کە ئەو پشکنینانە چین کە پێویستە تاک بۆ پرۆستات ئەنجامی بدا پێش ئەوەی بگا بە شێرپەنجە هەروەها لە چ تەمەنێکیشدا گونجاوە ئەم پشکنینانە ئەنجام بدرێت. بەرێ ئەو پرسیارە زۆر گرنگە بێگومان ئەوەی کە باسەکەی پێگوترێ سکرینینگ وەکو گوتم پشکنینی پێشوەختە پشکنینی پێشوەختە لە نەخۆشێکی وەکو مەمەک زۆر باوە کە پێگوترێ مەمۆگرام و هەموو ئافرەتەك نەسیحەتەکرێکە بیکە بەڵام بەنسبەت پرۆستات ئەو پشکنینە زۆر زار خەڵک نەسیحەت ناکرێت کە بیکە لەبەر چی وایە چونکە شێرپەنجەی پرۆستات ڕاستە هەندێک زار عنیفە و ئینسانیە کوژی بە زۆربەی جار شێرپەنجەی پرۆستات ئەوەندە بەطی و لەسرە خۆیە کە ئەو نییە کە نیهایەتەن ئینسانەکە یەکوژی نەفەرەکە بە شتەکی دێمری لەبەر ئەوە زۆر جار شێرپەنجەی پرۆستات ئەگەر تەشخیصیش نەکرێ هیچ ئیشکال لۆ نەخۆشەکەی دروست ناکە بەس هەندێک زارۆک گوتم بە ئەکیدی عنیفە و ئینسانیە کوژی و حقیقەتەن ئەلمیش نەگەیشتاوە حەدەی کە چێت تووشی شێرپەنجەی کوشندەی پرۆستاتەبی و کە چێش تووشی شێرپەنجەی پرۆستاتەبی کە زۆر لەسرە خۆیە بەنسبەت ئەو سکرینینێکە باس کرد لەبەر ئەو سەبەبەی کە گوتم هەموو پیاوەک نەسیحەت ناکرێت کە بیکە ئەوانەی کە نەفەرێک لە عائیلان مەسەڵەن بابی یان برای توش بووە ئەو ئەتوانی لە چلساریەوە ئەو فەحسەی بکە فەحسەکەش چییە؟ PSA پێگوترێ پرۆستیت سپێسیفیک ئەنتیجین کە فەحسەکی خینە فەحسەی خینی زۆر ئاسانە و فەحسەی دیش کە ئەکرێ فەحسی پەنجەیە دیجیتال ڕێکتەڵ ئەگزامینیشن بەس ئەگەر بێت و شخصێک کەسی لە عائیلەی توش نەبووبی و حەزی لێبی ئەو فەحسەی بکە ئەتوانی لە پەنجا ساری چی لەگەر دکتۆرەکەی خۆی قسەی بکە و بیکە و عادەتەنیش لە سەرووی تەمەنی 75 ساری ئەو فەحسە زەروری نییە بکرێ واتە لە تەمەنی 75 ساڵی گرنگ نییە کە یاخود بڵین زەرور نییە ئەم پشکنینە ئەنجام بدرێت دروستە؟ بەرێ خۆی لەبەرچی وەکو گوتم یعنی حتا ئەگەر ئەو نەفرە مثلا 75 سارە حتا ئەگەر شێرپەنجەی پرۆستاتشی هەبی ئەگەر تەشخیصیش نەکرێ قەیناکە زۆر زار لەبەرچی چکە شێرپەنجەی پرۆستات زۆربەی جار زۆر بە بەطیئی تەسەڕفەکە زۆر لەسەر خۆ گەشەیەکە کە ئەگەر تەشخیصیش یعنی ئەو تەمەنە ڕوون لەوەیە ئەبینێ کە ئەم شێرپەنجەیە خاوتر یاخود بە بەطیئی تەشەنە بکات دکتۆر نەک لە بەرەوەی تەمەنی گەورەیە لەسەر خۆگەشەکە هەر شێرپەنجەی پرۆستات بەعام زۆربەی زۆر لەسەر خۆگەشەکە طبعا ئەگەر یەکێک تەمەنی 80 سال بی بابرین پێی نایە فەحسەی لۆ بکەی مجرد ئەوەیە ئەگەر ئەعرازی لۆ دروست بوو ئەو جاو فەحسە ئەکرێ یعنی تو ناچی ئەو فەحسەی لە بۆ نەفەرێکی 80 ساڵی بکەی بزان شێرپەنجەی هەیە یان نییە لەوانەیە هەیبی بەس ئەگەر هیچ ئەعرازی لۆ دروست نەکە و زۆر لەسەر خۆ تەشە بکە با هەر هەیبی باشە جگە لە شێرپەنجە باوەش ئەضافە بکەم ئەگەر تو ئەو فەحسەی بکەی لۆ بەرێ فەرموو باسیەوە یەکەم کە ئەو فەحسە PSA ئەگەر بیکەی و شێرپەنجەکەت تەشخیص کرد زۆر جارەت و مشکلەی زیاتر لۆ نەخۆشەکەی دروستەکەی چکە ئەگەر بێت و شێرپەنجەی پرۆستاتەکەی ئەو نەفەرە لەو نەوعانەبی کە زۆر بەطیء تەتەوڕەکە و تو تەشخیصت کرد لەو حالەتەی نەخۆشەکە قەلیقە بی و داوای عیلاجەکە ئەچێتی مەجموعە عیلاجێکی لۆ ئەەکەی کە
حقیقەتەن نەشکرابان هەر قەیناکە و لەوانە بوو نەخۆشەکە هیچ مشکلی لۆ دروست نەکردبە. وازە قسەکەیان بە شێوەی دووبارە تەواوە دکتۆر کاتە لێرەیە ئەتوانم قەلەقی یاخود نیگەرانی و ترس لە لای ئەو نەخۆشە ببەستمەوە بەوەی خێرایی تەشەنەکردنی ئەم شێرپەنجەیە زیاتر بکات ئەگەر بۆ منە لە قۆناغە پێشوەختەکان یا هەرچەندە مەترسیدار نەبێ بەڵام نەخۆشەکە لەوە بترسێت جۆرێک لە جۆرەکانی شێرپەنجەی هەیە. نەخێرەگەر ینی نەخۆشیەکە مەسەلەن تەشخیص بوو کە هەیە لەو نەوعانەبی کە زۆر بەڵی تەتەورەکە مجرد لەبەرەوەی نەخۆشەکە ئەترسێ زیاتر تەتەور ناکە بەس ئەتوو زیاتر فحوساتی ناپێویستی لۆکەی و عیلاجی وای ئەدەیە کە پێویست نییە بدرێ چونکە ئەوەش ئیزافە بکەم کە لەو فەرزانە فەرشی هەشتا ساری تووشی شێرپەنجەی پرۆستاتەبی وەگەر علاماتی عنفی زۆر پێ دیار نەبوو نەخۆشەکە یەکێک لە طریقەکانی عیلاج ئەوەیە کە watchful waiting پێگوترێ يعني مجرد متابعة بكي كنجي أعراض لو درز بأوزع علاجي بكي أو الشكك للطريقة كان علاج بس زور بيزار نخوش كزاني شيربنزي بروستاتي هي مقتنع نابي بو طريقي حزك علاجي ورقري علاجكش لو أني دواليم برسي علاجك كان بس هذا استوى بس كم علاجك أجر بيتو شيربنزي بروستاتك موضعي بي وتنهالة زي خوي بي بنيتي بنبر علاجك ري كأوش يام بعمليات شي جورا يام بتسارة سري تيشي كأو علاجنا هردوشيان يعني أعراض زانبيشتي زوريان للدواء يعني نوعية حياتي نخوشكي لاني زور بقورن لو يقر براستي ضروري نبي نكري باشترا وكو قلتم يعني شيربنزي بروستات هندك زار هلا بدايته على بفحص ك جريدينغ واني في قطري دركوي كزور بطيء تطورك اما او اوبشني او اختياري ادينا نخوشي ك بس متابعه كاينو هيت علاج شيء نديني علاجي بنبر وكو عملياته صار سري تيشي باشا بس باسو تو باسي نیشانەکانی کرد هەروە ئێستش ئاماژەیەکی بچووکە بە چارەسەرەکاندا بەڵام من دەمەوێت بزانیان تۆ لە سەرەتای قسەکردنمانەوە ئەتوت لەم قۆناغەیە ئەشێ چارەسەر بکە لەم قۆناغەیە نیشانەکەی وا جیاوازە ئەگەر قۆناغەکانی شێرپەنجەی پرۆستات جیاواز بێت چارەسەرەکان دەگۆڕێت هەروەها چارەسەرەکان خۆیان لە چیدا دەبینەوە کە چارەسەرێکی بەتەواوەتی بنبڕکەر بێت. ئافرین پرسیارەشی زۆر جوانە طبعا کە زانین نەفەرێک شێرپەنجەی پرۆستاتی هەیە یەکەم پرسیار کە لە خۆمان بکەین ئەوەیە کە ئایا ئەو شێرپەنجەیە موضعیە و تەنها لە پرۆستاتیە یانەوە تەشەنەی کردی لۆ جێدی انتشاری کردیە کە پێوترێ مەرحەلە چار ئەگەر بێت و موضعی بی و تەنها لە جێی خۆی بی دووبارە دوو اختیار هەیە یەکەم ئەگەر بێت و زۆر بیدایی بی و وای پێوە دیار بی کە زۆر بەطی ئەو لەسەر خۆ تەشەنەیەەکە ئەتوانین طریقە کە پێوتری ئاکتیف سڤیلەنس یعنی فحوساتی ناوبەناوی لۆ بکەین هیچ علاجی نەکەین مجرد فحوساتی ناوبەناوی لۆ بکەین و کەنجی هەستن کرد تەتەوڕەکە و خێرایی گەشەکردنەکەی زیادەکە ئەو کاتی دەست بە عیلاج بکەین بەس ئەگەر قرارندا هە لە بیدایەتەوە عیلاجیکەین و مەوزعیشە نەخۆشیەکە وەکو گوتم دەبی بەنیەتی بنبڕکردن عیلاج بکرێ کە ئەویش بە دوو طریقە ئەکرێ یەکەم عملیات کە عملیاتێکی گەورەیە بەڕاستی دووەم کە لە جیاتی عملیاتیان گە بنوێ عملیاتی نەکەین اختیاری دوم ئەوەیە کە بە چارەسەری تیشچی چارەسەرە تیشچیەکەش ئەویش دوونەوەی هەیە یەکەچیان جیهازەکە لە دەورەت ئەسوڕێتەوە ئەکستێرنەڵ بیم یەکەچیان تەنەچی بچووکە جەڕاحەکە یان ئەو دکتۆری عیلاجەکە دەیهێختە ناو پرۆستاتەکە و ئەبتە سەرچاوی تیشک لە بۆ پرۆستاتەکەی ئەوە چارەسەری تیشچیە و بێزگە لەوانەش چارەسەرەکی دیش عادەتەنەکەین چارەسەری هۆرمۆنی چارەسەری هۆرمۆنی کە ئەویش نەوع حەبەکە زۆربەی جار بیکاربتەمایدا ئەوە یادرێ و زائیدەن دەرزیەت شێ لە بن پیستە درێ زۆلادێکس کە ئەوانە چارەسەرە هۆرمۆنیەکانن کەواتە ئەگەر بێت و نەخۆشیەکە مەوزعی بی بەنیەتی بنبڕ چارەسەریەکەین و بریتە لە عملیات یان چارەسەری تیشتی و زائیدەن چارەسەری هۆرمۆنی ئەوە ئەگەر بێت و مەوزعی بی بەس ئەگەر نەخۆشەکە کە هات یەکسەر ئینتشاری کرد و چوو بۆ هێزکەکانی ئەو کاتە بەڕاستی عملیات و ئەوانە لەبیر دەکرێت چکە ئیسفادەی وای نامینێ چارەسەری تیشتیەکە ئەکرێ بدرێ مەسەن لۆ ئەو هێزکەی کە نەخۆشیەکە چویتە ناوی لۆ ئەوی ژانی کەمکەینەوە لۆ ئەوەی چانسی شکانی هێزکەکە کەمکەینەوە چکەگە هێزکەکە بشتێ لەوانەیە تەسیل لە حەبل شەوکی بکە و شەلەلی بکە لەبەرەوە چارەسەری تیشتی لۆ هێشتێک زۆر زار زەروریە
و چارەسەری ئەساسی لە بیدایەتەوە ئەگەر بێت انتشاری کردبی چارەسەری هۆرمۆنیە. هۆرمۆنەکە ئەدرێ چەند نوع هۆرمۆنێک هەیە ئەوانە ئەدرێن ئەگەر هەر زیاتر تەتەوڕی کرد ئەو کاتی مەجبورە بین کیمیاویش بدەین. زۆر باشە دکتۆر ئەم چارەسەریانەی کە تۆ باسی کرد لە چ دانەیەکیاندا ینی ئەگەری هەیە کە ئەم تاکە دووبارە تووشی ئەم گرفتە ببێ و ئایا هیچ چارەسەریەکێک کە بەتەواتی ئەم نەخۆشیە بنبڕکانی کە ئێستا چارەسەری وەرگخەمی ئەوەی نەبێ جارێکی تر توش بێتەوە ئەم شێرپەنجەتیدا سەر هەڵباتەوە. خۆی مادام ئینسان جارێک توش شێرپەنجە بوو معناوەیە دەستمی ئیستعدادی هەیە جارێکی دیش توش بفتەوە. وەکو گوتم ئەگەر مەوزعیبی نەخۆشەکە ئینتشاری نەکردبی هێشتا مەرحەلە چار نەبی بە نیەتی بنبڕکردن عیلاجەکرێت کە ئەویش دوو چارەسەری ئەساسی هەیە. یەکەم نەشتەرگەری دووەم یان چارەسەری تیشی یەکێک لەو دووە و پاشانیش عیلاجی هۆرمۆنی ئەدرێتێ هەتا کۆنتترۆلی نەخۆشیەکە بکە و چانسی گەڕانەوەی کەمتر کاتەوە مەسەن سارێک هەتا 3 سار چارەسەری هۆرمۆنی ئەدرێتێ. ئێستان و باسی ئەوە ناکەم کە مەوزایە و هێشتا تەتەوڕی نەکردی ئینتشاری نەکردیە. کەواتە چارەسەری بنبڕ کە یان عملیات یان چارەسەری تیشی پاشانیش عادەتەن سارێک هەتا 3 سار چارەسەری هۆرمۆنیان ئەدرێتێ لۆ ئەوەی چانسی گەڕانەوە کەمترکە. بەس بەڕاستی هیچ گەرانتیەک نییە. زۆر نەخۆش هەیە شتانی هەموو لە ئۆکەین پاشفترەی دیسان نەخۆشیەکە ئەگەڕێتەوە. ئەوە ئەگەر مەوزایبی بەس ئەگەر نەخۆشیەکە هەر لە بیدایەتەوە ئینتشاری کردبی مەرحەلە چاربی ئەسڵەن زۆربەی زار چانسی چابوونەوە بە تەواوی وجودی نییە بەڕاستی مع الأسف. ئەگەر ئەو نەخۆشیە بۆ مەرحەلە چار وەکو نەخۆشیێکی مزمن تەماشاکرێ بەو معنای کە هەتا مردنێ لەگەر یەمینێتەوە. هەدەف ئەو کاتی لە عیلاجەکە ئەوە نییە کە چاببتەوە بە تەواوی. هەدەف لە عیلاج ئەوەیە کە کۆنتترۆلی نەخۆشەکەی بکەین لۆ ئەوەی هەم نەخۆشیەکە چانسی ژیانی زیاتر بی زۆرترین فترە بژی و هەم نەوعیەتی حیاتی خۆشتر بی ژانی نەبی و تووشی شەلەل و تووشی ئەو مشکلانە نەبی. زۆر باشە دکتۆر سەرکەوت مەجید خۆشنا و پزیشکی ڕاوێژکار بۆ چارەسەری گرێ و نەخۆشیەکانی شێرپەنجە سپاس بۆی لەگەڵ ئێمە بۆی دکتۆر.